عێراق ڕیکۆردی نوێ دەشکێنێت بەڵام لە دواکەوتنی پێکهێنانی حکوومەتدا. لە سەردەمی عێراقی نوێدا واتە لە دوای ڕوخانی حیزبی بەعس و پەسەندکردنی دەستورەوە 5 هەڵبژاردن ئەنجام دراون. چواریان هەڵبژاردننی ئاسایی و یەکێکیان هەڵبژاردننی پێشوەختە بووە. عێراق لە پێکهێنانی حکوومەتدا هیچ کات پەلەی نەبووە. یەکەم هەڵبژاردننی پاش پەسەندکردنی دەستور ڕۆژی 15 کانونی یەکەمی 2005 بەڕێوەچوو. دوای نزیکەی 6 مانگ حکوومەت پێکات و بازەکە لەسەر شانی نووری مالیکی نیشتەوە. هەڵبژاردننی خولی دووەمی پەرلەمانی عێراق لە ڕۆژی 7 ئازاری 2010 ئەنجام درا. لەم خولەدا پێگەێنانی حکوومەت زیاتر دواکەوت. مالیکی هەرچەندە پلەی دووەمی لە هەڵبژاردندا بەدەستێنا، بەڵام دوای 9 مانگ لە بگرەوبەردەی سیاسی سەرنجام نووری مالیکی بۆ دووەم جار کابینەی حکوومەتی پێکهێنایەوە. خولی سێمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕۆژی 30 نیسانی 2014 ئەنجامدرا. ئەم خولا کێشەی گەورەی ئەمنی و هێرشەکانی داعشی بەسەرداهات، بەڵام بەهۆی فشارانەی و دەوڵەتیەکانەوە پاش 4 مانگ حکوومەت بە سەرۆکاتی حەیدەر عەبادی پێکات، کاماش کەمترین ماوەی پێکهێنانی حکوومەت بوو لە پاش ساڵی 2003ەوە. ڕۆژی 12 ئایاری 2018 هەڵبژاردن بۆ خولی چوارەمی پەرلەمانی عێراق ئەنجامدرا. پێکهێنانی حکوومەت لەم خولەشدا هاوشێوەی خولی سێیەم تا ڕادەیەک خێراتر بوو. دوای 5 مانگ کابینەی نوێ با سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی پێکهێنرا. بەڵام خۆپیشاندانەکانی تشرینی 2019 عادل عەبدولمەهدی ناچار کرد لە ڕۆژی 25 تشرینی دووەمی 2019 دەست لە کار بکێشێتەوە. 12 ئایاری 2020 واتە دوای نزیکەی 6 مانگ مستەفا کازمی لەسەر کورسی سەرۆکوەزیران دانیشت. کازمی بەرلا کۆتایی وادەی خولی چوارەمی پەرلەمان ڕۆژی 10 تشرینی یەکەمی 2021 بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دیاری کرد. هەڵبژاردنەکە لە ڕۆژی دیاریکراوی خۆیدا بەڕێوەچوو. بەڵام دوای 365 ڕۆژ ئەوەی تاوەکو ئێستا نەکراوە پێکهێنانی حکوومەتی نوێیە. بەوەش ئەنجامی هەڵبژاردنە پێشوەختەکە ڕێکۆردێکی نوێی دواکەوتنی پێکهێنانی حکوومەتی لە عێراق تۆمار کرد کە لە پاش ساڵی 2003ەوە بەو شێوەیە نەبووە. بەڵام ڕیکۆردی زۆرترین ماوەی دواکەوتنی پێکهێنانی حکوومەت لە جیهاندا بە ناوی بەلجیکاوەیە کە 592 ڕۆژە. ئەوەش پاش ئەوەی لە کۆتایی ساڵی 2018 حکوومەتەکەی چارلز میشێل دەستی لە کار کێشایەوە. بۆ هۆیەوە وڵاتەکە تووشی قەیرانێکی سیاسی بوو. دوجار لە مانگی ئابی 2020 حکوومەتی نوێ پێکهات. چاودێرانی سیاسی پێشبینی دەکەن عێراق لە ساڵانی داهاتوودا ڕێکۆردی نوێ لە دواکەوتنی پێکهێنانی حکوومەتدا بشکێنێت، ئەگەر بێت و دەستور بە تایبەت مادەی 76 هەموار نەکرێتەوە و بەڕوون و ڕەوانی ئاماژە بەوە نەکرێت کە کێ لە هەڵبژاردنە براوەیە و کێ دۆڕاوە.